سەردار ئەمەی ڕوودەدا گەمەیەکی سیاسیە و لعبەیەکی سیاسیە دەکرێت نمایشێکی سیاسیە یاخود فعلەن دۆخەکە دۆخێکە مەترسیدارە وەلایەنەکان لە لێکترازانی تەواودان هەموویەتی هەم قەیرانە کۆمەڵ قەیرانێک کەڵەکە بوون لە نەتیجەی خراپی دارەدانی سیاست و هەم فەوزایشە هەردووچێتی هەموویەتی تێکەڵ بووە ئەوەیە کە سیاسەکان سیاست ناکەن ئەوەیە کە وای لێ هاتووە کە سیاست لە وڵاتەیە لە مەحەلەبی دروستکردن ئاسانترە لەبرۆ دوکاندارێک هەموو کەسێک من نادات دانانێ بە بەلاشیش بۆی بکەم نامخاتە سەر دوکانی مەحەلەبەکەی چونکە معمیلەکانی ڕاوەنێ مەحەلەبی خراپ دروستەکەم بەڵام بۆ سیاست و چارەنووسی وڵاتێک ئاسایە خەڵک لە جادەوە بێنێ و بیکاتە سەرکردەوەوانە بۆ وەی لەمە تێبگەین لە بایۆلۆژیای بەشەر تێبگەین من تەجربەیەکی بچووکم لەگەڵ جەنابەت و کاک بێستون و داوا لە یعنی لەگەڵ عەقڵ ماوەرن بە عەقڵی خۆم تەعاملم لەگەڵا بکەن بۆ یەک دەقە کاک کامیل و هەموو بینەرانی بەڕێز و ئەو هاوڕێ بەڕێزشمان لە هەولێر یەک دەقە بۆ چەند سانیەک حەزەکەم هەر کەسێکمان ئەو بینەرانەش لەگەڵ مەعامیاریە بکەن زەرەر ناکەین دوای بڵێن پیاوەکە بۆ یاریکردن هاتم یەک دەقە سەیری ئەم سەری لوتی خۆتانە بکەن ئاوە و پێم بڵێم زان چی تەمیزەکەی لەو ستۆدیۆیە چیە بینی حەزەکەم تۆ خۆ تەجروبەکە تاقی کرد من تەجروبەکەم کرد نەک ئێستا کردومە منم 6 مانگیشم قسەیەکەم هیچ تەمیز ناکەی هیچ شتێک ناناسیتەوە هیچ شتێک ناناسیتەوە ڕەنگە ئاگرێکە بۆ بێنن وابزانیەکە گوڵێکی سووری بۆیە ناوی ڕەنگە مەیمونێکە ئاگرێکی بەدەستەوە وابزانی شاکیرایە لەو لا گوڵێکی سووری بۆیە ناوی تۆ خەوی پێوە بین ئەنجا یعنی سیاسەکانی ئەمە سەیری بەرپێی خۆیان ناگەن سەیری لوتیانەکان تەجروبەیەم باش بزانە من لە بایۆلۆجیاوە انطلاقەکەم بۆی بڵێم هەمومان وەکو یەکین بەشەر کە دوورە بینێ دروستە بینێ کە سوورەکە باشە بینێ ئەزانێ باش مامەڵی لەگەڵا بکە بەڵام کە سەیری ئێرە ئەکا کە سەیری لوتی خۆیەکە هیچی تر تەمیز ناکە نەک هەر سیاسەکانمان ئێمە مشکلە مبتەلاین بە میدیایەکی خراپ ئێمە مبتەلاین بە ڕۆشنبیرێکی خراپ ئێمە مبتەلاین کۆمەڵێک کەناڵتان هەیە سێ چوار ڕۆژە مەشغوڵن بە وتاری دوو ڕۆشنبیرەوە کە نە لە ئیشەکە ئەزانن هەموو ئیشەکانی ئەمە 4-5 ڕۆژ لەمە پێش مەجموعەی لە نووسەر و ڕەفیقەکانم بینی وتم کاکینە برادرینا زەحمەت نەبێ ئێوە زامنی قەڵەمەکانتان داخەن زامنی تفاnkان لەسەر من ئەم هەموو ڕقەبەرایەتی و دووبەرەکایەتیە چێل ناو میلەتە دروستەکەن ئەمە ناکرێت وەڵامی و پرسیارە و نامە کاک سەردار سیاسەکانی ئێمە بەرپێی خۆیان نابینن سەری لوتیانە بینن دنیا بەڵێڵیە دوورتریش نابینن دوورتریش نابینن دێمەوە سەر شتێنیە لە ڕائیانی تۆ هەموو سیاسەکان بێ جیاوازی لە وامنەوت مشکلەکە لەکوایە مشکلێکمان هەیە ئێمە نەوەیەک لە میدیا و لە سیاسی پێیا بووە نەوەی فەیسبووکە هەندێک مواقف دەرەبڕێ لە ترسی کۆمنتێکی خراپی بۆ نەیە وەلایکێکی زۆر بەدەست بێنێ مەوزوع مخاطبەی جەماوەرە برادرینە سبێنی انتخابات نییە کاکە وەڵی مانگێکی تریش انتخابات نییە حملە انتخابی واز لێ بێنن ئەزانی بزانە ئەو برادرانە خۆیانیان تووشی چ موقفێک کردومە بەس هەموو لایەنەکان و بەتایبەتیش نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیر نخبەی ڕۆشنبیر دەوری لە سیاسەکان زۆر خراپتر بۆ لەم قەیرانە کاک محەممەد پرسیارێک لە تۆکەم لە کاک بێستونیش بۆ کەس باسی قەرارەکەی مەجلیسی ئەمنی نەکرد پێرەکە دەرچوو باسی قەرارەکەی مەجلیسی ئەمنی نەکرد من پرسیارەکەمەوە بەپرسیار لە خۆتی مەجلیسی ئەمن بە ئیجماع بۆ یەکەم جار 4-5 ساڵە چەقیوە لە قەیرانی سووریا پێرێ قەیرانێک قەرارێک بە ئیجماع دەرەکا لەسەر مەوزوعی سووریا ئەزانێ مەچی پێوترێ کە میدیا و سیاسەکان ئێمە ئاگیان لێنێ مەشغوڵی کورسیەک بوو نەزانێ مەچی پێوترێ ڕۆڵە کاکە زەحمەت نەوێت تۆزی ئەولاتر لوتنا تۆزی ئەولاتری لوتت سیرکە لە چواردەور تا وڵاتێکی گەورە و زلێزی وەکو ئەمریکا هاتوۆتە ناو ئەم یاریەوە ئەم گەمە سیاسیەوە ئافرم ئەنجا باشتەکە عرزکە مەمە دەلالت لە چێکە دەلالت لەوە کە وڵاتانی دنیا مەساڵحیان لە وڵاتە هەیە وڵاتانی دنیا خۆی ناداتە دەست فەیسبوک خۆی ناداتە دەزەوەی سەردار خۆی لە کۆمنتێکی توندی فەیسبوک لابدا و هەوڵدا 100 لایک زیاتر بەدەست بێنێ مەساڵحی هەیە کە مەساڵحەیە دێتە ناو ئەمە نیشانێدا تۆ جزئێکی لە معادلاتی منطقەکە کاکە دوای قسەی تو عینەن قسەی سەرۆکی حکومەت بوو کەوتی ئەم حیزبانە بوونەتە حیزبی فەیسبوک کەواتە تۆ لا دوای ئەم حیزبانە حکومەت قسەکەی منی کردووە کاک محەممەد من لەم قەناتەی ئێوە مانگی 3-6 مانگ لەمەوە بەرباسی ئەمەم کرد باسی ئەم سینناریۆم کرد وتم مەیگەێن ئەوە بچن بەپەلا بە پارتی و بە کاک مەسعود بڵێن ئیسلاحاتەکەی ئەتکەینەوە بەسەرۆک ئیسلاحات ناکەی ناتکەینەوە بەسەرۆک خۆ تۆ تەحملی مەسئولیەتەکەی ئەجاگەر ئیجازەم بدەیت من عەفوم کە کە من ئەمە ئەڵێم ئێمە مادام بەشێکی لە معادلەی دەولی بەشێکی لە معادلەی ئیقلیمی لە چواردەورمانە ئەجوڵێ ئێمە ئەبوایە زووتر تەفاهمات بکەین خۆمان ڕێکخەین بتوانین بەوەی ئەم ڕێکخستنەوە کە
کاریگەریمان لەسەر وەزعەکان هەبێ باش. خۆمان لە مەترسیەکانی معادلە دەولیەکان بپارێزین ئەو دەستکەوتە زۆرەی بەڕێوەیە بۆمان بەدەستی بێنین من قسە زۆرە لەسەر مەوزوعانە بیکەین زۆر باشە. لەم مداخلەیەمە ئەڵێم ئێمە سەرکردەی پێنجلایەنەکە سازانێکیان کردووە تەفاومێکیان کردووە برادەرینە بۆ قەراری باش پشتگیریان با بکەین ئیشێکی باشیان کردووە تەفاومێکیان کردووە با پشتگیریان بکەین لیان تێک